بەڵێم کاتان باش هاوڕێیان ماندوو نەبن و خێر بێنەوە هەر وەکو لە سعاتێک بەر لە ئێستا باسم کرد لەمە دووە لە بەتایبەتیش لە سەری ساڵەوە بەدواوە هەوڵ ئەدەم ڕۆژانە دوو لایفم هەبێ یەکێکیان بە کورمانجی و یەکێکیان بە سۆرانیوی لەکوێ ئەو لایفانە دەناسرێنەوە کە بە سۆرانیە کە بە ویانیش بە کورمانجیە لە سەردێڕەکاندا کاتێ لە سەردێڕەکاندا لە تیتڵەکاندا سۆرانیتان بینی ئەمە بزانە زمانی قسەکردن سۆرانیا و یانیش ئەگەر کرمانجی بوو زمانی قسەکردن کورمانجیە بەر لە هەموو شتێک هاوڕێیان تکایە ئەو لایفە لایک بکەن و ئەگەر کێشەیەکی دەنگ و ڕنگ هەیە تکایە لە ئێستاوە ئاگدارمان بکەنەوە تاوەکو دەست بە هەڵسەنگاندن لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ بکەین هەر بژین کێشەیەکی دەنگ و ڕەنگ هەیە هاوڕێیان هاوڕێک بووم بنووسێ ئەگەر نەبێ تاوەکو دەست پێ بکەین زۆر باشە بەڵێ زۆر بەخێر بن زۆر بەخێر بن سەر هەردوو چاوم هاوڕێیان بەڵێ دەست پێ دەکەین باشە بەخێر بێنەوە دووبارە هەر وەکو دەزانن ئیتر نزیکی سەری ساڵ دەبینەوە و کۆمەڵێک ڕووداوی زۆر گرنگ لە ناوچەکەدا ڕوو دەدەن کە تقریبا ئەتوانین بڵێن لەم ساڵەدا جاری یەکەمینە بەتایبەتیش لە دوای شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیلدا جاری یەکەمینە خۆپیشاندانی وها بەرفراوان لە شارە گەورەکانی ئێران بێنە ئاراوە و ئامانە هەرچەندە خۆپیشاندانی ئابووری بن لە دژی برسێتیش بن بەڵام بمانەوێ نەمانەوێ ئیتر مەسەلە سیاسیەکان سیاسەتی ئێران لە ناوخۆ لە دەرەوە لە ئامێز دەگرن لە هەمان کاتدا هەواڵێکی زۆر گرنگ کە کلیلی هەموو هەواڵەکانە ئەویش ئەوەیە ئێستاکە دۆناڵد ترامپ و نەتەنیاهۆ لە کۆبوونەوەدان ئەویش لە مار ئالاگۆ لە ویلایەتی فلۆریدا لە ناو کۆبوونەوەدان کارنامەی کۆبوونەوەکان گفتوگۆ لەسەر قۆناغی دووەمی ئەو ئاگربەستەی غەزە دەکەنەوە کە ئەمریکا نێوەندگیری تێدا کردووە ئەمە چەکردنی حەماس گەڕانەوەی تەرمی کۆتا باڕمتە ئیسرائیلیەکان دامەزراندنی دەستەیەکی فەرمانڕەوایی بۆ دوای جەنگ لە خۆ دەگرێت هەروەکو دەزانن گرژیەکان لە ئارادان لە کاتێکدا ئاگربەستەکەی مانگی تشرینی 1 ئۆکتۆبر تا ڕادەیەک بەردەوامە بەڵام بە ناسکی وەسڵ دەکرێت باس لەوە دەکرێت نەتەنیاهۆ دوای هەڵوێستێکی داوای هەڵوێستێکی تونتری ئەمریکا دەکات بەرامبەر بە بەرنامەی موشکی بالستیکی ئێران لە کاتێکدا ترامپ نیگەرانی خۆی لە هێرشەکانی ئەم دواییەی ئیسرائیل بۆ سەر سووریا دەربڕیوە و فشار دەکات بۆ کۆتایی هێنانی یەک جارێکی بە شەڕی غەزە ئەم هەواڵم بۆ لە سەرتاوە خوێندەوە چونکە ئەمە کلیلی هەموو ڕووداوەکانە هەتا سبەینێ چاوت لەوە بێ مەزلوم عەبدی گەیشتە دیمەشق نەگەیشت گەڕایەوە نەگەڕایەوە دەچێ ناچێ ئەمە هەمووی بەتەنیا کات بەفیڕۆدانا هەواڵی ڕۆژانەنا هیچ بەرهەمێکی نییە چ بچێ و چ نەچێ هەتاوەکو ئەو کۆبوونەوەی ئەنجام نەدرێ لە کۆبوونەوەکەدا لایەنەکان نەگەنا ڕێککەوتن و ئێمە ئەنجامەکانی نەبینین بەڕاستی ڕێککەوتنی نێوان حکوومەتی ئیندیقالی سووریا و هێزەکانی سووریای دیموکراتیک تەنانەت لەگەڵ دروزەکانیش لەگەڵ عەلەویەکانیش ئیتر وەکو هەواڵی ڕۆژانەی بێسەر و بەردەمێنێتەوە کە مێشکی مرۆڤەکان گێژ دەکەن لە بۆ هەندێ من چەندین جار هاوڕێنم ئاگدار کردوتەوە کە لە بینی سیاسەتی استراتیژی و سیاسەتی ڕۆژانە لە بینی ڕووداوە استراتیژیەکان و ئەو ڕووداوانەی کە ماڵپەڕەکان مێدیاکان بە هەرزان دەیفرۆشن بە ئێمە هەوڵ بدەن جیاوازیەک ببینن یعنی بە تەنیا ئیتر هەواڵێک بڵاو بکەوە بۆ ئەوەی هەستەکانی خۆت دەرببڕی دەکەوێتە چوارچەوەی پرۆپاگەندە و پۆپیلیزم و بێناوەڕۆکی و هەتا دوایی و ئەمە جگە لەوەی سەر لە
خەڵک دەشێوێنێ لە هەمان کاتدا خەڵک لە بواری فکریدا تووشی گێرە شێوێنێکی زۆر گەورە دەکات. من بەرنمەیەکم ئامادە کردووە، نازانم بەیانی ئەتوانم پێشکەشی بکەم یان نا، لەسەر پرۆپاگەندەیە کە لە کوردستاندا بە تایبەتیش لە کوردستاندا ئەمە زۆر باوە تاکەکانی کوردی گرتوتەوە، ینی کەسێک کە پرۆپاگەندە دەکات تەماشا دەکەی زیاتر هەستی خەڵک بۆ لای خۆی ڕادەکێشی، کەواتە خەڵکەکە بەخۆی خەڵکێکە لە بواری کۆمەڵایەتیەوە، لە بواری فکریەوە، لە بواری ڕووناکبیریەوە، لە بواری استراتیژیەوە، لە بواری عاقڵمەندیەوە دواکەوتووە بە دوای کەسێک دەگەڕێت کە دەمارەکانی ملی ڕەب بکە. مەسەلەن کە من بخۆشم زۆر تووشی ئەو ڕووداوانە بوویمەتەوە. خزمێکم هەبوو کۆنە پێشمەرگەش بووڵە، ئیتر هەموو جاری تەلەفۆنی بۆ دەکرد کاتی شەڕی ئەفرین، دەگوت خوا هەواڵێکە خۆشم پێ بدە تاوەکو بخەوم. ئیتر گوت هەواڵی خۆش چۆنت پێ بدەم؟ ئەخر ئێستا هەواڵێکی خۆشم پێدا، هەواڵان لەیاندا کوشتیان بڕیان ڕاندیان، سبەینێ ئەتۆ لە خەو هەڵسای ئەفرین گیرایە، ئێمە من چی بکەم؟ وەڵا ئەوی شوایە بەڵام هەر خۆشم پێم بڵێ. ئیتر ئەو هایەتر کۆمەڵگەی ئێمە ئەو هایە تکایە خۆتان لەمانە دوور بخەنەوە بە هەر شێوەیەک بێ. ئیتر دەچینە ناو دەنگ و باسەکاندا و دواییدا هەوڵەدەین بە پەلە ئانالیزی خۆمان لەو بارەوە پێشکەش بکەین. هەروەکو دەزانن لە ئێران ئیتر ماوەیەکە مەسلەی ئابووری قەقڕاگەی دەوڵەت و حکوومەت و کۆمەڵگەی گرتووە، ڕەوشی ئابووری زۆر خراپە، بە تایبەتی کاتی زستانەش بێتە سەری بەفر بێتە سەری، ئیتر ئەمە خۆی لە خۆیدا ئاڵۆزتر دەبێ. ئیتر هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد مەسعود پزیشکیان لێدوانیدا ئیتر دانی بۆ دانا کە لە ناو شەڕێکی هەمەلایەندان لەگەڵ ئەمریکا، لەگەڵ ئەسترایل، لەگەڵ ئەوروپا و ئەم شەڕە لە ڕووی ئابووری کولتوری و سیاسیەوە زۆر ئاڵۆزترە لە شەڕی 8 ساڵەی نێوان عێراق و ئێراندا. ئەمە بەسە بۆ ئەوی تێبگەین کە حکوومەتی ئێران لە وەزعێکی زۆر سەخت و زەحمەتدایە. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین بەردەوام هەڕەشەی سەربازی و ئامادە باشی هێزە چەکدارەکان دەردەخەنە پێش و ئیتر ئەڵێن هەر کەسێک ئەگەر هەڵەیەک بکە لە ئێران بدە ئەمە دەیسووتێنین و دەیکڵێنی. بەڵام تەماشامان کرد لەو 1-2 ڕۆژە ئیتر لە ئێراندا بە تایبەتی لە شارە گەورەکانی وەکو تاران خۆپیشاندان دەستی پێکرد و ئیتر دروشمی خۆپیشاندەرانیش بارودۆخی ئابووری سیستەمی سیاسیە. ئیتر ئەمە بەرەو کوێ دەچێت بەڕاستی نازانین. لە دواییدا باس لەوە دەکەین کە ئەمە ئێران بەرەوە وەرچەرخان دەبا ڕژەم دەڕۆخی وەکو هەندێک کەس بانگەشەی بۆ دەکەن یان نا. بەڵام لە هەمان کاتدا ئێران لە پەنای ئەمانەشەوە هەوڵەدە دەستی بگات بە تەکنۆلۆژی سەربازی. هەروەکو بینیتان جاری یەکەمین بوو کە مانگی دەستکردی نوێی بەناوەکانی زەفەر، پایا و کۆسەر ئیتر هەڵدا ئاسمان کە ئەمانە لە تەکنۆلۆژیای پێشکەوتووی ڕووسی لە بۆ بۆشایی ئاسمان بەکار دەهێنرێن و ئێرانیەکان ئەمیان بە دەستکەوتێکی زۆر گەورە لێکدایەوە. دەستکەوتەکە چیە؟ ئەوان ئەتوان چاودێری جموجۆڵەکانی ئیسرائیل بکەن، چاودێری هەڕەشەکان بکەن کە دێنە سەر ئێران، چاودێری ئەمانە بکەن کە لە دەرەوە دژمنی ئێرانن. بەڵام لە ناوەخۆدا کاتێک ڕەوشی ئابووری بەو شێوەیە بێ، ئیتر ئەم جۆرە تەکنۆلۆژیانە، ئەم جۆرە دەستکەوتانەی کە بانگشەی بۆ دەکەن تا چڕادێ قیمەتی هەیە بەڕاستی نازانین. لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین جموجۆڵی ئەگرەسیفیش هەیە. هەر ئەمڕۆ کە سوپای پاسداران ڕایگەیان کە لە دورگەی هۆرمز دەستیان بەسەر کەشتێکی بیانی نەوت هەڵگرتدا گرتووە بە تۆمەتی قاچاغیکردنی. ئیتر ئەمانە هەر هەمویان لە ئارادان. بەڵام مەسەلەکانی ئێران، سیاسەتی ئێران نەوەک لە ناوخۆی ئێران لە تورکیادا، لە سووریادا، لە عێراقدا بەردەوام دەکا و ئێستا دێینە سەری. هەروەکو دەزانن خۆپیشاندانەکان لە کەناراوەکانی سووریا ئیتر چەند ڕۆژ بوو درێژەیان کێشە. ئێستا کەش تەماشا دەکەین کە سوپای دەستەی تەحریری شام بە هەموو شێوەیەک هەوڵ ئەدا خەڵک دەستگیر بکە. ئەمە لەکوێ لە لاترکیا، تارتوس و حموس زیاتر بەڕێوە دەچێت کە شارە گەورەکانی
علەویەکانن لە هەندێک شوێندا خەڵکی سنیشی تێدا دەژین و علەویەکان لەو ماوەیەدا لەو خۆپیشاندانە کە سێ تا 4 کەسیان لێ کوژراوە نزیکە 60 کەس بریندار بوونە بە ئاشکراییتە دروشمی فدرالیزم و لا مرکزیەتیان گوتەوە و ئەمانە هەمویان نیشانمان ئەدەن کە جگە لە دروزەکان و کوردەکان علەویەکانیش ئامادەنین بەیعە بە ڕژێمی ئەحمەد شەرع بدەن هەر لە بۆ هەندێک ئەحمەد شەرع لەناو تەنگاسی زۆر گەورەدایە ئیتر ئەم تەنگاسیانە ڕژێمی ئەحمەد شەرع بەرەو چێ دەبا جارێ بەڕاستی نازانین دەبێت چاوەڕێ ئەو کۆبوونەوەی نێوان دۆناڵد ترامپ و نەتەنیاهۆ بکەین ئیتر هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەحمەد شەرع زۆر بە حەزەرەوە سەردانی دەرەوە دەکا ئەگەر بە کورتی بمەوێ باز بکەم یعنی زۆر هەوڵ ئەدا کێشەکانی ناوخۆ بە تایبەتی لە مەسلەی علەویەکاندا ئیتر بەردەوام ئەمانە ئیتر پڕۆپاگەندەی ئەمە دەکا ئەمانە پاشکۆی ڕژێمی پێشوون ئەمانە بەرپرسیارانی ڕژێمی پێشوو لە پشتەوە یارمەتیان ئەدەن هاوکاریان دەکەن بەڕاستی هەتاوەکو ئێستا هیچ کەسێک نەیتوانێەوە بەڵگەیەک لەو بارەیە دەربخە بەڵام ئەمانە کە لە ناوچەیەکی نزیکی بارەگا سەربازیەکەی رووسیا دێنە ئاراوە ئەکرێ هەتا حدێک تیشک بخرێتە سەر سیاسەتی رووسیا و ئەمە ئەکرێ بگوترێت تا ڕادەیەک لە بەرژەوەندی رووسیادایە و دەبێ یعنی خۆی لە خۆیدا رووسیا لە سەردەمی پێشوودا لە سەردەمی ئەسەددا بەردەوام لە بوفەر زۆنە یعنی لە هەرێمی ئارامدا لە هەرێمی محەڕەمدا لە نێوان ئیسرائیل و سووریادا بەردەوام شش خاڵی کۆنتترۆلی هەبوون کە پۆلیسی رووسیا پۆلیسی فدرال بڕێوەیان نەیان دەهێشت لە نێوان ئێران و سووریا و ئیسرائیلدا شەڕ بێتە ئاراوە ئەوە لەلایەک لە ناوچەی دروزەکاندا بەڵام لە ناوچەی علەویەکانیشدا ئیتر کاتێک خۆپیشاندانێکی علەویەکان هەبێ ئیتر گوشار بۆ سەر ڕژێم بێنن لەوێژدا ئیتر بمانەوێ نەمانەوێ ڕژێم پێویستی بە رووسیا دەبێ هەر لە بۆ هەندێک دەبینین لە نێوان پەیوەندیەکان لە نێوان شەرع و رووسیا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە دەچن و ڕۆژ بە ڕۆژ قۆناغی پراگماتیزمی سارد بەخۆیانەوە دەبینن لە بابەتی ئابووری و تەکنۆلۆژیا و ئاوادانکردنەوەدا کە ئەمانە مەسلەی چارەنووس سازن چونکە ئێمە دەزانین ئینفراستروکتوری سووریا لە ماوەی 56 ساڵی ڕابردوودا بەردەوام ئینفراستروکتورێکی سۆڤیەتی و یانیش رووسی بووە یعنی لە بۆڕی ئاو لە تێلی کارەباوە بگراتاوەکو سیستەمی کۆمپیوتەر و سیستەمی بەڕێوەبەری و سیستەمی ئیندوستری پیشەسازیەکەی کارگەکانی هەر هەمویان ئەمانە رووسی بوونە لە بۆ هەندێک لە ئێستاوە لە بۆ دەوڵەتێک کە ئیفلاسی کردووە هیچی نییە زۆر زەحمەتە ئەو کەلوپەلا رووسیانە بە تەواوەتی فڕێبدا و کەلوپەلێکی خۆر ئاوایی بێنێ لە بۆ هەندێک ئیتر هەردوو لایەن تەکتیکێک لە بەرامبەر یەکتری دەکەن کە ئەویش ئەوەیە ئیتر حکوومەتی ئەحمەد شەرع بۆ ئەوەی خۆی لە بەرامبەر ئیسرائیل بپارێزی رووسەکان دەیەوێت رووسەکان بێنێتە ناو گەمەکەیەوە ئیتر بیان کاتە نێو بژیوان لە سنووری ئیسرائیل و دیمەشقدا بەو شێوەیە هەڕەشەکانی ئیسرائیل تا ڕادەیەک لە خۆی دوور بخاتەوە لە بۆ هەندێک تموحی بازرگانی و تەکنۆلۆژی و ئاوادانکردنەوە ئابووری دەداتە پێشیان کە ئەمانش مەسلەی چارەنووسسازن کەچی لە بۆ رووسەکانی تر لە هەمووی گرنگتر جگە لە مەسلەی بازرگانی ئەو دوو بنکە سەربازیانە کەیەکێکیان بنکەی سەربازی ئاسمانیا ئەلحەمیمیەوە بنکەی دەریاییە لە تارتوس ئەو دوو بنکانە بپارێزی چونکە ئەمانە تاقە بنکەی سەربازی و بازرگانی و ئیستیخباراتی رووسیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین رووسیا لە ڕێگای ئەو دوو بارەگایەوە هەموو بازرگانیەکانی و هەموو هەڕەشەکانی لەسەر جیۆپۆلیتیکی رووسیا هێژمونی رووسیادا لەوێ ڕێک دەخا هەم لە دەریای سپی تاوەکو دەگاتە ئەفریقا لە بۆ هەندێکتر لە دوای ڕووخانی ڕژێمی ئەسەددا ئەمەیان تا ڕادەیە کەوتە مەترسی بەڵام ئێستا کە تەماشا دەکەین ئەمە
خەریکە پەیتا پەیتا دێتە ئاراوە و ئەمە لە بۆ ئیسرائیلیش تا ڕادێک دەکرێت گونجاو بێ یعنی ڕۆلی رووسیا وەک ناو بژیوان رووسیا پۆلیسی سەربازی خۆی لە ناوچەکانی باشوور و سەرسنووری ئیسرائیل بەرزاییەکانی جۆلان هێشتوتەوە ئەمە وەک کۆریدۆرێکی ئارام کار دەکات رووسیا گەڕانتی دەدات بە ئیسرائیل کە ڕێگە نادات هیچ هێزێکی سەر بە ئێران یان گروپە تونڕەوەکان لەو ناوچەیەدا جێگیری بن لە هەمان کاتدا لە بۆ ئیسرائیل زیاتر متمانەی بە پۆلیسی رووسی زیاترە وەک هێزێکی چەکداری نوێی سووریا ویانیش هێزێکی تورکیا ویانیش هێزێکی عەرەبی و ئیسلامی ئیسرائیل وڵاتێکە لە ناوەڕاستی بیرکردنەوەیدا ئاساییشەیە و لە ناوەڕاستی بیرکردنەوەی ئاساییشدا وڵاتانی مسلمان هێزی مسلمان و چەکدارانی عەرەب و ئەم جۆرە شتانە هەنا لە بۆ هەندێکی تر رووسیا و سەربازانی رووسیا لەو ناوچەیەدا لە بوفر زۆنەدا ڕەنگ بێ باشترین هەڵبژاردە بن لە بۆ ئیسرائیل لە هەمان کاتدا پاراستنی هاوسەنگی هێز زۆر گرنگە ئیتر حکوومەتی ئەلشەرع لە ڕێگەی ڕێگەدان بەمانەوەی پۆلیسی سەربازی رووسیا دوو ئامانجی سەرەکی دەپێکێنێت یەک بێدەنگکردنی ئیسرائیل هەروەکو باسم کرد بۆەوەی ئیسرائیل هێرش نەکاتە سەر سوپای نوێی سووریا ئیتر شەرع دەیەوێت رووسیا وەک چاودێرێک بەکاربێنێ و لە هەمان کاتدا لە بۆ بەرپەرزدانەوەی ئێران مانەوەی رووسیا لە سووریا ڕێگرە لەوەی ئێران بتوانێت جارێکی تر پێگەی خۆی وەکو جاران لە ڕێگای ملیشیەکانەوە لە سووریا بەهێز بکاتەوە چونکە رووسیا حکوومەتی نوێی هەردوولا هاوڕان لەسەر کەمکردنەوەی هەژمونی تاران ئیتر بە کورتی پەیوەندی نێوان شەرع و رووسیا هاوپەیمانیەکی دۆستانە نییە بەڵکو گرێبەستێکی ناچاریە شەرع رووسیا بەکاردێنێت بۆ پاراستنی سنوورەکان و دەستپێکردنەوەی ئاوەدانکردنەوە رووسیا سووریا بەکاردێنێت بۆ ئەوەی وەک یاریزانێکی سەرێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەریای سپی ناوەڕاستدا بمێنێتەوە ئەم بابەتانە زۆر گرنگن بەڵام هەروەکو وتم دەبێت ئیتر چاوەڕێ بکەین لە ساڵی ئایندەدا چی دێتە ئاراوە و هەتاوەکو ئێستاش ئەوەی بڕیاری دوایی ئەدا بە تایبەتی دەربارەی ئەو سیستەمەی کە لە سووریادا چۆن دەبێت ڕێککەوتنەکان چۆن دەبن هەر ئەمریکایە بەڵام ئەمریکاش بەبێ ڕەزامەندی ئیسرائیل زەحمەتە زۆر شت بکە بابینە سەر عێراق لە عێراقدا هەروەکو بینیمان ئیتر ئەمڕۆ دووشەممە ئیتر یەکەم کۆبوونەوەی خولی شەشەمی پەرلەمانی عێراق ئەنجامدرا هەیبەت حەلبووسی ئەندامی پارتی تەقەدم و ئامۆزای محەممەد حەلبووسی بە زۆرینەی دەنگ سەرکەوتنی بەدەستێنەوە بوو بە سەرۆکی پەرلەمان و ئەوانی دیکە پێویست ناکە ناوەکانیان بێنم خۆیان کێشایەوە ڕێگەیان خۆش کرد لە بۆ حەلبووسی بەڵام پارتی دیموکراتی کوردستان دەنگی بە حەلبووسی نەدا ئەتوانین بڵێن کۆبوونەوەکەی بایکۆت کرد و لە کاتژمێرەکانی دواییدا ئیتر بینیمان کە ئیتر عەدنان فەیحان بە جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق هەڵبژێردرا ئەوە جێگیری یەکەمینە کە کەسێکی نزیکی گروپەکەی حەشد شەعبیە لەوێدا سەرکەوتنی بەدەستهێنا بەڵام سەبارەت بە ئیتر هەردوو جێگرەکانی دووەم ئیتر تەماشامان دەکرد کەسیان دەرنەچوو کە ئیتر کە یەکێکیان نزیکی کە یەکێکیان پارتیە و ئەوەی دیکەشیان ئەگەر یەکێتیش نەبێ یەکێتی و باسلەوە دەکری حتا یەکگرتوش دەنگی پێداوە لە بەرامبەر پارتی و ئیتر کەسیان نەیانتوانی ڕێژەی تاوا بەدەست بێنن لە کاتژمێرەکانی ڕابردوودا ڕەنگ بێ ئێستا ئەنجام درابێ ئێمە ئاگامان لێ نییە ئیتر لەوێدا ڕوون ئەبێتەوە کە ئەو کاندیدەی پارتی دەرەچیان دەرناچێت بەڵام ئەگەر ئەو کاندیدەی پارتی دەرنەچێ واتە مەبەستمان شاخەوان عەبدوڵڵایە و ئەگەر بێت و ڕێبوار کەریم کە لەسەر ڕەوتی هەڵوێستە بەڵام لە هەموو ئەگەرەکاندا وا پێدەچێ یەکێتی و هەندێک حیزبی دیکە لە پشتی بن ئەو دەربچێ ئەمە کاریگەری ئەمە لەسەر کوردستان چۆن دەبێ و کاریگەری ئەمە لەسەر مەسەلەی سەرۆک کۆماری چۆن دەبێ ئەمە ئیتر شەڕی ئایندەی نێوان یەکێتی و پارتیمان نیشان دەدا
هەر لە بەوەندێش تەماشا دەکەن تاوەستا حکوومەتی هەرێمی کوردستان پێک نهاتووە ڕنگ بێ یەکێتی چاوەڕوانی ئەو ڕۆژەی کردبێ ئیتر حکوومەت پێک نەهێنن چاوەڕێ بکەن کە هەڵوێستی پارتی لە بەغدا چۆن دەبێ بە تایبەتی لە مەسلەی سەرۆک پەرلەماندا چونکە وەکو وتم ئەگەر بێت و شاخەوان عەبدوڵڵا دەرنەچێت لە بۆ جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان ئەمە حتمان وا پێدەچێت کە پارتی بە هیچ شێوەیەک هەتا دوایی سوور دەبێت لەسەر ئەوەی کە سەرۆک کۆماری لاو بێ ئیتر ئەمە دەمی مەقەسەکە لە نێوان یەکێتی و پارتی زیاتر دەکاتەوە ئەگەر پارتی دیسا سزا بدرێ کە ئێستا لەلایەک سزادراوە کە هەڵبووسی بۆتە سەرۆکی پەرلەمان و ئیتر ئەگەری هەیە لە لایەنی دیکەشەوە لە بۆ جێگیری دووەم سزا بدرێ و ئەگەر هاتوو لە مەسەلەی سەرۆک کۆماری سزادرا پارتی چۆن تحملی ئەو ڕۆژە دەکا لە کوردستاندا ئیتر چۆن دەتوانێت بە چه هێزێک دەتوانێت ڕێگای دەرگای جەهەنەم لەسەر یەکێتی و ئەوانی دیکە بکاتەوە کە پشگیریان لێ نەکردووە بەڕاستی ئەمانە لە کولتوری حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستاندا پێشتر زۆرمان بینیون با بزانین چی بەسەردێ بەڵام تەماشا دەکەین گرێکوێرەکە گرێکوێرەی سەرۆک کۆماری دەبێ ئێستاکە شیعەکانیش لە ناو خۆیاندا یعنی ئیتاڕۆ تەسیقی لە ناو خۆیاندا لە ناو گفتوگویەکی زۆر گەورەدان کامیان هەڵدەبژێرە سوودانی ویانیش کەسێکی دیکە بەڵام بە هەر شێوەیەک بێ هەڵبووسی ئەلتەقەدم ئیتر کینگ میکرن لە ئێستاوە ئیتر دەتوانن فشار بخەنە سەر شیعەکانیش بۆ ئەوەی کامەیان ببێ بە سەرۆک وەزیر لە ئایندەدا ئەمە زۆر گرنگە لە سیاسەتی نوێی عراقدا کە گروپی هەڵبووسی هەم دەبێتە کینگ میکر هەمیش ئاستەنگیەکان ئیتر بەلاوە دەنێن و لە هەمان کاتدا ئیتر بمانەوێت نەمانەوێت لە غیابی ئێراندا لە عراق دەرگا لە بەرامبەر کوردەکان و سونیەکان دووبارە دەکرێتەوە بەڵام پارتی لێرەدا چۆن ئەو دەرگا کراوەیە بەکاردێنی ئەمەیان جارێ بەڕاستی جێگەی پرسیارە هەم پارتی و هەم یەکێتی یعنی چۆن ئەمە دەکەن لە چ چوارچێوەیەک ئەمە دەکەن حیسابەکانیان چۆنە حیسابەکانیان ئەوە بوو کە دەبێ ئیتر سوننەکان و شیعەکان ڕێک نەکەون هەر ڕێککەوتنێک هەبێ دەبێت لەگەڵ هەولێر بێ و لە چوارچێوەی داخوازیەکانی هەولێر و سەری ڕەشدا ئیتر ئەمان بچن کەسێک بکەنە سەرۆکی پەرلەمان ئەگەر ئەمە بێ حسابێکی زۆر غەڵەتە چونکە سونیەکان لەوبارەوە لە کوردەکان زۆر بەعاقڵترن ئێمە گوتمان جێگیری سەرۆکی دووەمی یەکەمی پەرلەمان کەسێکە لەسەر لیستی حەشدی شەعبیە هێستاکە بۆتە جێگیری سەرۆک و هەتاوەکو ئێستا ئێران ئاوت نەکراوە لە نەخشەی سیاسی عراقدا بە تەواوەتی کاریگەری ئێران هەر ماوە حەشد شعبی لە هەڵبژاردنەکانی دواییدا دەنگی بەدەستهێناوە دەنگی زۆری بەدەستهێناوە یعنی پارتی دەبێت حسابی ئەمانە هەمووی بکە ئایا حسابی ئەمانەی هەموو کردوونە یان نا بەڕاستی جارێ من نازانم لە دواییدا لە کارەکانیاندا لە هەڵوێستەکانیاندا ڕنگ بێ زیاتر ئەمە ببینین ئیتر بە هەر شێوەیەک بێ ئیتر پێکێنانی حکوومەت لە عێراقدا هیچ کات ئاسان نەبووە بەڵام ئەمجارە بەهۆی تێکچوونی هاوسەنگی کورد سوننە و گۆڕانی نەخشەی سیاسی ناوچەکە پرۆسەکە ڕنگ بێ زۆرتر ئالۆز بێت پێشبینی دەکرێت چەند مانگی تری دانوستاندنی تون بخایەنێتەوە ڕەنگە پەنا بۆ حکوومەتی سازانی نیشتیمانی تر ببرێت کە هەمووان تێدا بەشدار بن تەنها بۆ ئەوەی وڵاتەکە لە قەیرانی دەستوری ڕزگار بکەن چونکە ئەگەر بێتون لە ماوەی دیاریکراو نەگەنە ڕێککەوتن ئەمە ئیتر قەیرانی دەستوری ئەمجارە دەست پێدەکا هاوڕێن ئەمە بابەتێکی زۆر گرنگە لە تورکیا بابینە سەر تورکیا لە تورکیادا ئیتر تەماشا دەکەین جاری یەکەمە لە ماوەی لە دوای چەند ساڵانێک جاری یەکەمە لە نێوان هێزە ئەمنیەکانی تورکیا و داعشدا ئیتر لە شارە گەورەکانی وەکو ئەنقەرە و ئیستانبوڵ ئیتر تەقینەوە و ئۆپەراسیۆن و بەگشتدا یەکچوون
ڕوو ئەدەن ئەمە زۆر گرنگە ئێستا کە سێ پۆلیسی تایبەتی تورکیا کوژراون 6یان بریندارنەوە 6 چەکداری داعشیش لەوێدا کوژراون کە ژن و منداڵیشیان لەگەڵدا بووە و ئەمە ئیتر تورکیای سەر لە نوێ خستە ناو گفتوگویەکی زۆر ئیتر زەحمەت گفتوگویەکە پەیوەندی بەوە هەیە کە چەند مانگێک لەمەوبەر جەهەپە پارتی گەلی کۆماری ئۆپۆزیسیۆن راپۆرتێکی پێشکەش بە پەرلەمان کرد هۆشیاری دابوو کە شانە نووسۆکانی داعش لە ناوچەکانی وەک دیلۆک، گازیانتاب، ڕۆحا، ئورفا، کۆنیا خەریکی خۆڕێک خستنەوەن و لە هەمان کاتدا ئیترت باسی چەند کەلێنێکی ئەمنی کردبوو کە لیژنەیەک پێک بێنرێ بۆ لێکۆڕینەوە لەو ناوچانە بەڵام ئاک پارتی بە بیانووی ئەوەی ئەمە زیان بە ناوبانگی تورکیا دەگەینێت و هێزە ئەمنیەکان کۆنتترۆلی دۆخەکەیان کردووە هیچ مەترسێک نە پێشنیارەکەی ڕەت کردەوە بەڵام بینیمان کە تەقیەوە ئیتر یعنی ئاک پارتی نایوێ دان بەوەدا بنێ کە داعش لە ناو خۆی تورکیادا گەشتێ کردووە بەڵام ئیتر ئەمە بە شکستێکی هەواڵگیری وڵاتەکە دادەنرێ و لە هەمان کاتدا ئیتر تورکیا و دەسەڵاتەکەیان ئەوەندەی خەریکی مەسلەی کووردە ئیتر خەریکی ویانیش زهنی لەسەر ئیسلامی تندڕەوە سیاسیەکان نەماوە ئەمە لایەک ئیتر ئەنجامی ئێستا ئەو پێکدادانەی ئەمڕۆ دەیانبینی سەرمێنەری ڕازدی هۆشداریەکانی ئۆپۆزیسیۆن بوون داعش لە ئێستادا تورکیا وەک دژمنێکی نزیک دەبینێت چونکە تورکیا لەژێر فشاری نێودەوڵەتیدا ناچارە هەندێک لە سەرکردەکانی دەستگیر بکات بۆ ئەوەی بیسەلمێت کە هاوکاری تیرۆر ناکات زۆر گرنگە یعنی لە سەردەمێکدا کە تیرۆر بە هەموو شێوەیەک هەڕەشەیە چەکداری بوون بە هەموو شێوەیەک هەڕەشەیە و لە سەردەمێکدا کە تەماشا دەکەین سێ سەرباز ویانیش کارمەندی ئەمریکا لە سووریا کوژراون لە ئوسترالیا لە ئاهەنگێکی جوولەکەکاندا کە دەگڕێتەوە بۆ 2000 ساڵ بەر لە ئێستا ژمارەیەک جوولەکە دەبنە قوربانی ئێستا کە سەری ساڵە گوشارێکی زۆر گەورە لەسەر تورکیا هەیە بۆ ئەوەی ئەمانە کۆنتترۆل بکات ڕنگ بێ بەو مەبەستە ئۆپەراسیۆنەکەیان ئەنجام دەبێ بەڵام دەرکەوت کە داعش لەمە بەهێزترە کە ئەوان چاوەڕێی دەکەن لە ناو تورکیادا پەیدادانەکان نیشانەی ئەوەن کە شانە نووسوەکان کە جەهەت بە پێشتر باسی کرد و ئێستا بوونەتە شانەی چالاک شانەی زیند و ئاک پارتی ئێستا لە بەردەم فشارێکی زۆر گەورەدایە هەم دەبێت شەڕی داعش بکات بۆ پاراستنی ئاسایشی ناوخۆی هەمیش ڕۆبەڕۆی ڕەخنەی توندی ئۆپۆزیسیۆن دەبێتەوە کە ئێمە پێمان گوتن بەڵام ئێوە نەتانگرت ئیتر ئەمە لە هەمان کاتدا دەرگای لە بەردەم کۆمەڵێک شڕۆڤەی دیکە کردوتەوە بکە لێرەدا پەیوەندی بە ئێرانەوە هەیە نییە یعنی پەیوەندی نێوان چالاک بوونی شانەکانی داعش و هەڵمەتەکانی تورکیا دژی تۆڕە سیخوڕیەکانی ئێران کە چەند ڕۆژێک بەر ئێستا کردی و ئەمەش پرسیارێکی ئالۆزە دەکرێت لە چەند ڕەهندێکی هەواڵگیریەوە سەیر بکرێت کە ئێمە ئەو ئیمکانەمان نییە چونکە ئێمە ئانالیز دەکەین ئێمە هەواڵ لە ناو سلکی هەواڵگیری دانین بەڵام ئەتوانین چەند شڕۆڤەیە بکەین یان یەک لەوانە فشار لە ڕێگای دروستکردنی پشێوی کاهۆس استراتیژی دوای ئەوەی لە ساڵی 1925 ئێران گەورەترین هاوپەیمانی خۆی بە شار ئەسەدی لە دەستدا تاران تورکیا بە بەرپرسیار دەزانێت لە گروپی نەخشەی ناوچەکە کاتێک دەستگای هەواڵگیری تورکیا میت دەست دەگرێت بە سەرتۆڕە سیخوڕیەکانی ئێراندا تاران پێویستی بەوەیە فشار بخاتە سەر ئەنقەرە بۆ ئەوەی سەرنجی هێزە ئەمنیەکانی تورکیا لەسەر دۆسیە ئێرانیەکان لا بدات لە هەمان کاتدا تورکیا لە ناوخۆدا سەرقاڵ بکات بۆ ئەوەی نەپەڕژێتە سەر جێبەجێکردنی پێگەی خۆی لە سووریای نوێ لێرەدا تێبینیەکە ئێران مێژوویەکی هەیە لە چاوپۆشیکردن لە جوڵەی گروپە توندڕەوەکان بۆ ناوخاکی نەیارەکانی وەک ئامرازێکی گوشار و سیناریۆی دووەم هەیە ئەمانە هەموو سیناریۆن شڕۆڤەنە دژمنەکەم دۆستە بۆ کاتی ئێران و داعش هەردووکیان لە یەک خاڵدا هاوبەشن دژایەتیکردنی جێگربوونی هەژمونی تورکیا لە ناوچەکەدا چونکە تورکیا وڵاتێکە
سەر بە ناتوێ ئەندامێکی ناتوێ و هێشتا تورکیا لە چاویلکەی داعشدا لە ڕاستیدا هەر وڵاتێکی ئەلمانی و سیکولەرە بەڵام ئەوان ئەڵێن زۆربەی جیهادیەکان ئەڵێن هەتا وەکو ئەردۆغان لەسەر دەسەڵاتدایە ئێمە توانین هاوپەیمانی تەکتیکی لەگەڵدا ساز بکەین بۆ ئێران تورکایەکی سەرقاڵ بە تیرۆری ناوخۆی باشترە لە تورکایەکی بەهێز کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەڕێژرێتەوە بۆ داعش تورکیا وەک دەوڵەتێکی ئەلمانی دەبینن کە بووەتە هۆی تێکشکانی خەلافەتەکەیان ویانیش بێچارە ماوە تورکیا بێچارە ماوە لە تێکشکاندنی خەلافەتەکەیان چونکە ئێمە دەبینین دوای تێکشکانی خەلافەت لە باهۆز و لە ڕەقا هەر سێ سەرکردەکانی داعش حتا چواریان لە سنووری تورکیا کوژرانیتر ئەومان نابێ لەبیر بچێ ئیتر کاتێک تورکیا سیخڕە ئێرانیەکان دەستگیر دەکات ئێران دەکرێت لە ڕێگای کونە ئەمنیەکانەوە یان ئاسانکاری ناڕاستە خۆ ڕێگە بۆ هەندێک گروپی تونندڕە خۆش بکات کە لە سنوورەکانی بپەڕنەوە تەنها بۆ ئەوەی پامێکی سیاسی بە ئەنقەرە بدەن ئەمە ناڵێ وان نییە بەڵام هەتاوەکو ئێستا بەڵگەیەکمان لە دەستدانە بەڵام لە هەمان کادا پرسی سووریای نوێ و گۆڕانکاری هاوسەنگیەکانی زۆر گرنگە لە ساڵی 2025دا ئێران هەوڵ دەدات بیسەلمێنێت کە بەبێ تەوەرەی مقاومە کە ئەسەد بەشێکی بوو ناوچەکە تووشی ناسەقامگیری و تیرۆر دەبێت بەردەوام ئێران و ئەنالیستەکانی ئێران ئەو قسەی دەکەن بۆیە چالاکبوونی داعش لە تورکیا لە ڕوانگەی تارانەوە وەک بەڵگەیەکە بۆ ئەوەی کە تورکیا نەیتوانیوە بەدیلێکی ئارام بۆ ئەسەد بدۆزێتەوە لە هەمانکەدە تیۆری تۆڵەسەندنەوەمان هەیە دەستگیرکردنی سیخڕە ئێرانیەکان لە تورکیا کە زۆر بەیان ئەرکی ڕەفاندنی دژبەرانی ئێران یان چاودێریکردنی بەرژەوەندەکانی ئیسرائیل بووە گورجێکی گەورە بوو بۆ شکۆی هەواڵگیری ئێران ئەمە ڕاستە زۆرێک لە چاودێران پێیان وایە کە ئێران لە ڕێگەی شەڕی ناڕاستەوخۆ وەڵام دەداتەوە یەکێک لە ڕێگاکان بەکارهێنانی ئەو گروپانەیە کە پێشتر لە ژێر چاودێری یان فشاری ئەواندا بوون لە ناوچە سنووریەکان لە ئەنجامدا هەر چەندە بەڵگەیەکی ڕاستەوخۆنیە کە بڵێن ئێران فەرمانی داوەتە داعش بەڵام دەکرێت بڵێن هاوکاتیەکە واتە تایمینگ گوماناویە چالاکبوونی داعش ڕێک دوای هەڵمەتە دژە سیخڕیەکەی تورکیا هات لە بەرامبەر ئێران و هەروەها بەرژەوەندێکی هاوبەش تێکدانی ئاسایشی تورکیا لە بەرژەوەندی ئێستای ئێراندایە بۆ ئەوەی کارتێکی فشار لە بەرامبەر ئەنقەرە بەدەست بهێنێت و لە هەمان کاتدا کلێنێکی ئەمنی کاتێک تورکیا هەموو وزەی خۆی دەخاتە سەر ڕووداوەکانی سیخڕی دەوڵەتان گروپە تیرۆریستەکان و هەڵی کلێنەکان دەقۆزنەوە بۆ هێڕشکردن بناغەی کێشەکە لێرەدا ئەوەیە کە تورکیا ئێستا لە نێوان ململانەی دەوڵەتانی ئێران و ململانەی گروپەکان وەکو داعش و پەکەکە و ئەمانە گیری خواردەوە ئەم دوانە زۆر جار بۆ لاوازکردنی یەکتری یاری بە کارتەکانی یەکتری دەکەن ئیتر ئەمە کۆی بابەتەکە بوو بەڵام باستەوەش دەکرێت کە لە ڕنگ بێ لە سووریادا ئێستا داعشیەکان جێگۆڕکێ بە سەنگەرەکانیان بکەن ئەو جێگۆڕکێش بریتە لەوەی کە ئیتر کە ئەو داعشیانەی چارەنووسیان خراپە لە سووریادا بگوازرێنەوە بۆ تورکیا چونکە لە تورکیادا لەژێر چاودێری میت و لەژێر چاودێری دەوڵەتدا بە شێک لە شێوەکان داعش لە مێژە لە شارەنی کە باسمان کردن خۆی ڕێک دەخاتەوە هیچ کێشەیەک نەبووە ئێستا کە ئیتر تەماشا دەکەین ئەمە کۆی بابەتێکەیە هاوڕێن چەند هەواڵێکی دیکە هەن ئیتر لە شێخ مەقسوود و ئەلەشرەفیە ڕۆژانی سەخت بەڕێ دەکرێن چونکە کارە بەو غازیان لەسەر بڕیون ئیتر ئەمە بابەتێکە هەتاوەکو ئێستا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە بەڵام چارەسەری تەواویش نادۆزرێتەوە هەتاوەکو ئەم لایەنانە لە یەکتر تێگەشتن مۆر نەکەن لە یەکتر تێگەشتنش پەیوەندی سەرەکی ئەساسی بە کۆبوونەوەکەی ئەو ڕۆی
ترامپ و نەتەنیاهۆ هەیە و هەروەها وەکوتم لە شارەکانی عەلەویەکاندا ئیتر حملەیەکی دەستگیرکردنی زۆر گەورە هەتاوەکو ئێستا لە ئارادایە ئیتر بۆ سەر عەلەویەکان بەڵام ئیتر ئەو هەڵمەتەی عەلەویەکان دەیکەن و کردیان ئەمە تا ڕادەیەک هەروەکو لە شەڕۆڤەکاندا باسم کرد لەلایەک ئەگەرێک هەیە کە ئێمە حیساب بۆ گڵۆپێکی سەوزی رووسیا بکەین کە رووسیا لە پشت عەلەویەکانە ئیتر لە هەمان کاتدا ئەتوانین بڵێن لە ڕێگای ئەوەوە حکوومەتی دیمەشق دەستەی تەحریری شام ناچار دەبێ زیاتر بچێتە ژێرباڵی رووسیا ئیتر ئەمانە بابەتی زۆر زۆر گرنگن کە دەبێ لە ئێستاوە باسییان بکەین هەروەها ئیسرائیلیش باسی لە کوژرانی ئەبوو عوبەیدە کرد پشتڕاستی کردەوە خۆی نا حەماس پشتڕاستی کردەوە داوای لێبوردنەکەم پێشتر ئیسرائیل لە سیویەکی ئاب لە ڕۆژێکی سەیریشدا سیویەکی ئاب لە سیویەکی ئابدا ئیتر پێشتر ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل لە ئێکس نیوزدا باسی لەوە کرد کە ئەبوو عوبەیدە گوتەبێژی حەماس لە غەزە کوژراوە بەڵام ئیتر ئەو کاتە حەماس ئەمەی ڕەت کردەوە ئێستا کە حەماس دانی پێدا دەنێ ئیتر من بەو شێوەیە دێمە کۆتایی بەرنامەکانی ویانیش هەڵسەنگاندەکانی ئەوڕۆ هەروەکو بۆم باسکردن لەمە دووە ئێواران دوو بەرنامە بە دوو زاراوە دەکەم بەرنامەیەکیان بە کرمانزی یەکێکیان بە سۆرانی دەبێت تا ڕادەیەک ڕێنگ بێ ناوەڕۆکەکانیان یەک بن هەردووچیان هەڵسەنگاندن دەبن لەسەر ڕووداوەکان ئێوە چۆن دەزانن کامیان سۆرانی و کامیان کرمانزیە هەروەکو ئێستا کە دەبین لە تایتڵی بابەتەکەدا تەماشا بکەن ئەگەر بە سۆرانی بوو ئەوە بەرنامەکە بە سۆرانی ئەگەر بە کورمانزی بوو بە کورمانزیە تکایە هەوڵ بدەن ڤیددیۆکانمان لە بوو دەست و هاوڕێیانتان بنێرن ئێمە هەوڵە دەین لە چوارچێوەیەکی سربەخۆ لە چوارچێوەیەکی ناپۆپیلیستیانە لە چوارچێوەیەکی دوور لە قڕێژ و گەمار و پیسایی پڕۆپاغەندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حیزبی ئیدۆلۆژی هەواڵەکان ڕووداوەکان هەڵسەنگێنین و ئانالیزێکی استراتیژی دوور و درێژ خاینیان بۆ بکەین لە چوارچێوەیەدا ئامادەکاری دەکەم سبەی نازانم سەفەرێکم هەیە بۆ چەند سەعاتێک ڕەنگ بێ نەتوانم بەڵام ئەگەر سبەی نەش نەبوو دووسبەی بەرنامەیەکتان پێشکەش دەکەم هەم بە کرمانجی هەم بە سۆرانی لەسەر پڕۆپاگەندا کە پڕۆپاگەندا چۆن کەسایەتی ئێمە کۆمەڵگای ئێمە مێشکی ئێمە ئەخلاقی ئێمە هەستی ئێمەی وێران کردووە و کۆمەلگا بەخۆشی پڕۆپاگەندە لە کوێوی بۆ ئەوێ ڕادەکا وەکو ئەوەیە ئیتر مرۆڤێک برسی بوو بێ دوژمنەکەی گۆشتی لە بۆ فڕێبدا و ئەتۆ سڕف بزانین لەناو ئەو گۆشتەدا ژەهر هەیە بەڵام بۆن و بەرامی گۆشتەکە ئیتر گێژت بکە و هەر بچی گۆشتەکە بخۆی و لە کۆتاییدا بە خۆت مەرگی خۆت هەڵبژێری پڕۆپاگەندەش ڕۆڵێکی وەها خراپ دەبینێ کە پڕۆپاگەندە و پۆپیلیزم تێکەڵاوی یەکتر بووە خەڵکەکان حەزیان لەم جۆرە شتانەیە خەڵک درۆیان بۆ بکە خەڵک دەماری ملیان ڕەب بکە خەڵک گەشببینیەکی درۆزنانیان پێشکەش بکە و ئەمەش وا دەکات کە مرۆڤەکان ڕاستیان لێ بشێوێنرێ سیستەمی بیرکردنەوەیان خراپ ببێ مرۆڤەکان نەتوانن پرسیار بکەن مرۆڤەکان نەتوانن بیر بکەنەوە لێرەدا چێ قازانج دەکا کەسی پڕۆپاگەندیست قازانج دەکات چونکە بەخۆی کەسی پڕۆپاگەندیست کەسانی پڕۆپاگەندە دەکەن چ لە سۆسیال میدیاکاندا چ ئەوانەی کەناڵیان هەیە چ ئەوانەی ڕۆژانە هەواڵی وەها دروستەکان لەیاندا پڕاندیان فراندیان کوشتیان بڕیان ئەمانە هەر هەمویان دۆسیە و پاشخانێکی خراپیان هەیە مێژوویەکی خراپیان هەیە
لە بۆ هەندێک ئیتر ئەم کارانە دەکەن یعنی بینە بەرچاوی خۆتان ئەوانەی لە سەردەمی شەڕی ناوخۆییدا لە دەستگاکانی یەکێتی و پارتیدا کاریان دەکرد ئایا ئاستی ڕووناکبیری ئاستی کۆمەڵایەتی ئاستی تاکە کەسی ئەمانە چۆن بوو ئاستی ئەخلاقیان چۆن بوو ئێستا کەش ئەوانەی کە زۆر پرۆپاگەندە دەکەن بەڕاستی من بەشێکیان دەناسم دزی کردووە هەڵاتووە ناوێت ناتوانێت بیستە سلێمانی ناتوانێت بچێتە هەولێر چونکە دزی کردووە دزیەکەشی زۆر گەورێ چۆتە وڵاتێکی دوور لەوێ پرۆپاگەندە دەکا پرۆپاگەندە بۆ چێ دەکا بۆ کەسێک دەکا کە لە شاخە گەریلایە کە خوێنی خۆیەدا کە خۆی شەهید دەکا کە ئەگەر بمرێ گۆڕی نابێ سنتێکی لە جیرفاندانیە خواردنێکی خۆشی بە حیاتی خۆی نەخواردووە پرۆپاگەندە دەکا لەسەر حیسابی ئەو هەم درۆ دەکا گوایە نیشتیمان پەروەرە ورە ئەداتە لایەنگرەکانی بەڵام لە ڕاستیدا ئامانجەکەی ئەوەیە ئیتر درۆ بکە بۆ ئەوەی ئەو کەسایەتیە لاوازەی ئەو مێژووە لاوازەی هەیەی ئەو کارە قێزەوەنانێک کە کردوێتی لەو ڕێگایە بشارێتەوە هەر کەسێکیش پرسیارێکی لێ بکە یان بلۆکی دەکا یان جوێنی پێدا یان پێی ئەڵێ تو میتی ئەتۆ ئیتلاعاتی ئەتۆ فلانی تکایە خۆتان لەمانە بپارێزن لەمانە دوور بکەونەوە هەوڵ بدەن لەگەڵ کەسانێک تەعامل بکەن کە دەتوان پرسیاریان لێ بکەن کە بتوانن ئازاریان بدەن یعنی ئازاریان بدەن لە ڕووی گفتوگۆوە لە ڕووی مێشکەوە مێشکی یەکتری بجوولین مێشکی یەکتری دەوڵەمەندکەن ئەوەش بە تەنیا بە گومان و بە ئارگومنت و بە بیرکردنەوە و بە پرسیارکردن دەبێت نەوەک بە بژی و بمری و ئیتر سەری خۆتان لە بۆ یەکتری بهێژێنن هەروەکو وتم کەسانی پرۆپاگەندیست دنیا بچووک دەکەنەوە دنیا سادە دەکەنەوە ئێمە و ئەوان دروست دەکەن ئەوە لە کاتێکدا ئێمە و ئەوان نین چونکە ئێمە چینە ئێمە یەک ئێمەینە ویان دەیان سەدان ئێمەینە ئایا ئەو دەیان سەدان ئێمەیانە هەمیان یەکن نەخێر هەمیان یەک بەرژەوەندیان هەیە نەخێر هەمیان وەکو یەک بیر دەکەنەوە ئەویش نەخێر ئایا ئەوان هەمیان وەکو یەکن هەموو وەکو یەک بیر دەکەنەوە هەمیان یەک بەرژەوەندیان هەیە ئەویش نەخێر کەواتە لێرەدا هەموو ئارگومنتەکانی کەسی پۆپولیست و کەسی پرۆپاگەندە چی پوچەڵ دەکرێتەوە بۆیە لەو چوارچێوێدا ئێوە هەوڵ بدەن ئەمانە بناسنەوە ئیتر بەڵام وەکوتم لە بواری ئەکادمی لە بواری تیۆری لە بواری فەلسفی لە بواری سایکۆلۆژی لە بواری کۆمەڵایەتیوە من هەوڵەدەم یان سبەی یان دووسبەی ئەو بەرنامەیەتان پێشکەش بکەم تکایە بۆ ئەوەی ژمارەیەکی زیاتر خەڵک سوود لە ڤیدیۆکانمان ببینن کە بە جیاواز تا ڕادەیەک بە جیاواز قسە دەکەین ڕنگ بێ جیاوازی بیر و بۆ چونمان بەردەوام هەبێ ئەم جیاوازیە بۆ من دەوڵەمەندیە بۆ ئێوەش دەوڵەمەندیە ئەمە نابێتە مایەی لە یەکتر دوور بکەوینەوە دەبێت لە یەکتر نزیکتر بین گفتوگۆ بکەین بەردەوام بەڵام گوتاری جیاواز قسەی جیاواز بیر و بۆچوونی جیاواز ئیتر گفتوگۆی جیاواز و لەسەرخۆ دەخڵقێنێەوە ئەو گفتوگۆیانەش دەبنە هۆی ئەوەی کە مرۆڤ بتوانێ شتێک لە بواری فکری لە بواری تێگەشتن لە دەوروبەردا بتوانێ پەیدا بکە و دەستکەوتێک بۆ خۆی مسۆگەر بکە کاتێکی خۆش هەر بژین ڕێز و سڵاومان کاتێکی خۆش